Tabii öncelikle ben büyük ölüm orucu şehitlerini Kemal Pir, Mehmet Hayri Durmuş, Akif Yılmaz. Hevseroka Konsey Revebira Keceki Besi Hozat bu mevane bername ya taybet ya medya haber. Şimdi önderliğin durumu İmralı'daki tecrit işkence sistemi Birleşmiş Milletler'in gündemine de girdi. Besi Hozat de bername de tecrit alı ser reverapo حمله رهبر آزادی سالوگر چلو دیمین یا برخودانا 14 تیر مهی ایرشین دولت ترک سر باشور کردستانه هفکاری قدفه به دولت ترک ره برخودان و چالکین گریلای آزادی ین ندشی دولت ترک داگر کرنر خواندن. برنامه تایبتی رو بدم آمده saat 7:40'de de radyoya denge geldi. Doğrudan soykırım savaşının içerisinde yer alıyor. Başuri Kürdistan'ı Türkiye'ye satmış durumdadır. Öyle Başuri Kürdistan'ın böyle bir kısmını da değil. Bir bütünen Başuri Kürdistan'ı gerçekten Türkiye'ye satmış durumdadır. Era Radyo Dengigele. بیسەرانی هێژە ئەم کاتتان باش ئەمڕۆ سێشەمبە 16 تەموزی 2024 بە یارمەتی هاوکارانم لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگیگەل هەواڵەکانتان پێشکەش دەکەین. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگە سەبارەت بە شەڕی 11 تەموز لە قەزای ماردین لێدوانێکی بڵاو کردەوە. هەپەگە ڕاگەیان هەواڵانمان هێرکۆل و ئەکین کە بە خۆڕاگری خۆیان دەیان هێرشی داگیرکەری تورکیایان پوچەڵ کردوێتەوە لە 11 تەموزدا لە ئەنجامی بردومانێکی ساخت شەهید بوون. ناوەند ڕاگەاندن و چاپەمەنی یا هەپەگێ بە داخوانیەکێ تێکلداری شەڕی 13 تیرمەهەیە لە ناوچەیە مێردینکەر بۆران ئاگاهیدان. هپگه دبیجه ددمک داویده لسر خاطر ماوا هزخ و کربوران ین ایالت و هرم آگا باره بیناف برتفگرن ایرشه ین دجمن پیکاتن. هفرین ما ین لوه ایالت به هزاران اسکر جردبان کنترا و توهی تکتیکا شر آهوایی و بجایی ارتشا ترک روبرومان. هفرین ما لسر خدا فدایتی لبر خدان و سینگا خدان بر توهی ایرشن دجمن به دهان تفگرن ایرشه ین دجمن پوچ کرن. دما به دجمن رکتن شرجی بلیدانا darbe این گران درسک دیروکی دان که تجاری جبیر نکه. هفرین مهرکول و اوینجی به شهید شروان آخین و بریتان را ملدان هفت گلک جاران darbe این گران لدجمن دان و دورپیچین لدور آخوا شکاندن. هر دو هفرین ما 13 تیر ماه 2024 بون هدف بمباردمان که گران تکنیکا شر دجمن و شهید بون. آوای شهادت هفرین مجاره که در نشانده که ارتش ترکا داگرکر به توای هیزا خواب چه سر دو گریلایانشی ترسونک و به ایراده شردکه. هپگید سرید مالبات شهیدان ولد پارزین گور و قامشلو جبو توایی گل کردستان سرساقید خوازه و دبیشه امسوز خواجاره کدن دیدن که لسر شوپا هفرین خواب مشن و هر وان ببیر بینن. ناسنامه شهیدان وانه تانر اغمن به ناسناف هرکول شیار ناو دایک زبیده ناو باف عبدالرحمن لجوله مرگج دایک بویه 13 تیر ماه 2024 لگابار شهید بو. چنار احمد به ناسناف اکین آمانوس ناو دایک سالیها ناو باف ساید لخامش لوج دایک بویه 13 تیر ماه 2024 لگابار شهید بو. هپگه لسر شهید هرکول وان آگاهی آنده. به دو برای خوره دنابا رفین گریلا دا جیه کرد. هفره مهرکول شورشگری که ولی بو که مینا لحیه که هار نکار بو بی راوستاندن. لکو داره ارک هبا لکو داره اری شکل دیجی گلی مهبا لور بو. او گریلای که ورک بو که وکا ارتشه که دمشیا. لگل قادن هرم پاراستن ین مدیا لقادن شورش و هری گرینجی لگل کایالت باکور کردستان وکا بهوزا شورش شرکر جروجا بشتری گریلا بوی حتی شهادت به جیان خواه شورشگری و گوهری افسانه که گریلا
هری داوی وک اندام فرمانداری ایالت گاباره برپرسیاری که دیروکی هلگرد سرملی خو جبو و برپرسیاری خو بچیه بینه به جام بخشانه تکوشیا هفره مهرکل وک فرماندار کی پیشنگ ای خلکی می گوره کت دیروکامه خلکی می گوره به چاوا فرماندار فدایی مینا برچم جیلو رزگار گور ولات هرکی گور اردم اگید جویان ولات گنج آلی کانی روش شاهین گور تکوشر گور روشبین درسم چاوره کاموران و باگر گور جناف دل خو درخستن هفره مهرکل شیار جی پیشوازی کر و خست هم بیزا خو و جوان اصل و ورکن گوره لسر شوپا فرماندار هرکول شیار بمشن سیله هاوی لارده نهیلن و تکوشین هاوی بسرکتن تاجی دار بکن هپگی لسر شهید اکین جیده بشه هفره اما اکین جبو ببشروانه که مزن آهیوی آزادیا جنه و گله ما بشتاری تکوشینه بو به عشق که مزن تکوشیا و وکا گریلایی که دکاری هر جور زور و زحمتی تک ببه به پیوان پکه که او پاشکه خوژنو و آفراند ده گریلاتی های جاستاره ده خواه شارزا کر و به چوینا باکور کردستان تکوشین خواه مزن کر هفره اما اکین جخوار پیوان فداییتی احساس کرتن به لهنگی شر کر و شهید بو هاوسەرۆکی دەستەی بەڕێوەبەری کەجەکە بە سێخۆزار سەبارەت بە دیداری ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا جەلان لەگەڵ پارێزەر و بنەماڵەکەی بۆ یەکەم جار سات و سەودای دەوڵەتی تورک لەو بارەیەوە ئاشکرا دەکات بە سێخۆزار پێشاتە سیاسیەکانی ئەم دوایانەش هەڵدەسەنگێنێت بەرنامەی تایبەت کە چاوپێککەوتنە لەگەڵ بە سێخۆزار بە کاتی ئەوروپا کاتژمێر 16:40 لە رادیۆ دەنگی گەل دەتوانن ببیستن. پارتی ژیانی ئازادی کوردستان پەژاک بە بۆنەی 13 ساڵیادی داستانی قەندیل ڕاگەیاندراوێکی نووسراوی بڵاو کردەوە و ڕای دەگەێنێت ڕۆژی 16 تەمموزی 2011 دەوڵەتی ئێران بە ئامانجی کۆمەڵکوژی دژی گەلی کورد ئۆپەراسیۆنی ئەنجامدا و لە سایەی فداکاری گەریلا ئەم هێرشە فراوانانە ڕوبەڕۆی شکست کرانەوە. داستانی قەندیل لە ڕێگەی شەهیدانی وەک فەرماندە سمکۆ سەرهەڵدان و عەگیتسنە و ساریا و زەردەشت و بەرفی چلچەمە و هەڤاڵانی شەهیدی تر بە ئامانجی پاراستنی گەلی کورد ئافرێنرا. ئەمڕۆ بە ئەرکی خۆمان دەزانین درێژە بە تێکۆشان بدەین. پەژاک ئەوەی بەبیرهێنایەوە کە ساڵی 2011 دەوڵەتی ئێران بە شێوەیەکی بەرفراوان هەموو هێزەکان و تەکنۆلۆژیای مدرن و چاشە ناوخۆیەکانی بەکارهێنا بەڵام هەواڵان بە دەرفەتێکی کەمەوە بەرخودانێکی ئەفسانەیان بە فەرماندەیی فەرماندە سمکۆ ئەنجامدا. هەروەها پەژاک جەختی کردەوە ئەم داستانە سەلماندی ڕۆحی بەرخودانی ئێمە کە لە فەلسەفەی ئاپۆییەوە سەرچاوە دەگرێت دوورە لە شکست و ڕادەسبوون. پەژاک هەروەها ڕای دەگەێنێت لە هەندێک خاڵدا هەڤاڵانی گەریلا بە تیمێکی چەند کەسی بەرامبەر هێرشی سەختی تۆپخانە و هێرشی زەمینی هەزاران سەربازی ئێران تا دوا هەناسە بەرخۆدانیان کرد و موڕاڵی دوژمنیان شکاند. پەژاک ئەوەی خستە ڕوو داستانی قەندیل سەلماندی سیاسەتی سەرکوتکردن دژی گەلی کورد سیاسەتێکی سەرکەوتو نابێت و سەرکوتی دەسەڵات ڕەوایەتی تێکۆشانی گەلی کورد دەسەلمێنێت. هەروەها پەژاک جەخت دەکاتەوە پرسی کورد پرسێکی سیاسیە و بە ڕێکارێکی دیموکراتیک چارەسەر دەکرێت. دانانی پرسی کورد لە چوارچێوەیەکی ئەمنی و هەوڵدان بۆ لە ناوبردننی کورد لە ڕێگەی سەربازیەوە تەنها زیانەکان زیاد دەکات بۆیە بژاردەی سەربازی خۆپاراستنی ڕەوا دەکاتە ئەولەویەت. هەر لەو ڕاگەیاندراوەدا پەژاک تیشکی خستووەتە سەر شۆڕشی ژن ژیان ئازادی و باسی لەوە کردووە کە ئەو شۆڕشە نیشانیدا کە بەرخۆدانی قارەمانانەی قەندیل و تێکۆشانی ئازادی بناغەی شۆڕشی ژن ژیان ئازادی بوو. هەروەها پەژاک پێی وایە کە داستانی قەندیل پشتیوانیەکی مەزنی گەلی کوردی لە هەرێمی باشووری کوردستان و تەواوی بەشەکانی تر بە دوای خۆی داهێنا و نیشانیدا کە گەلی کورد تێکۆشانەکەی گەیاندوێتە قۆناغێکی باڵاتر و مدرنتر. لە کۆتاییدا پەژاک جەخت دەکاتەوە بێجگە لە تێکۆشانیش کۆمەندانە بۆ گەیاندنی گەلەکەمان بە ئازادی هیچ ڕێگایەکی تر شک نابین. بانگەواز لە گەلەکەمان دەکەین بە پشتبەستن بە گەریلا ڕێگەی بەدەستهێنانی ئازادی و بەدیهێنانی دیموکراسی بگرنە بەر.
ئەحمەد قەرەموس هاوسەرۆکی کەنەکە و شاندیاوەری سەردانی حزبی زەحمەتکێشانی کوردستانیان لە هەولێر کردو لەلایەن سکرتێری حزبی زەحمەتکێشان و ئەندامانی مەکتەبی سیاسی و حزبەوە پێشوازیان لێکرا. داگیرکاریەکانی دەوڵەتی تورک کۆنفرانسی نەتەوەیی و کەیسی شەهید دەنیز تەوەرە سەرەکیەکانی دیدارەکە بوون. سکرتێری حزبی زەحمەتکێشان سەبارەت بە دوایین ئۆپەراسیۆنی سەربازی دەوڵەتی تورک بۆ سەرخاکی هەرێمی کوردستان ڕایگەیان پێویستە لایەنەکان لە چوارچێوەی پرۆژەیەکی نیشتمانی کۆببنەوە و بە هەستیاریەوە مامەڵە لەگەڵ پێشاتەکان بکەن. هەروەها لەلایەکی دیکەشەوە شاندی باڵایکەنەکە سەردانی حزبی شیوعی کوردستانی کردو لەلایەن سکرتێری کۆمیتەی ناوەندی حزب و ئەندامانی مەکتەبی سیاسی و پەیوەندیەکانەوە پێشوازیان لێکرا. جێگەی ئاماژەیە شاندیکەنەکە لەگەڵ شاندی بزوردنەوەی دیموکراتیکی گەلی کوردستان بە سەرۆکایەتی مام خدر ڕووسی کۆبووە و پرسە گەرمەکانی کوردستان و ناوچەکەیان تاوتوێ کرد. ڕێخستنی کۆمەلگای مەدەنی مالۆکا ئینتەرناسیۆنال راپۆرتێکی پێشکەش بە هەشتاوەمین دانیشتنی کۆمیتەی دژ بە ئەشکەنجەی نەتەوەی گرتووەکان کرد. ڕێخستنی مالۆکا ئینتەرناسیۆنال کە لەژێر چاودێڕی نەتەوەی گرتووەکاندا کار دەکات سەرنجی نێودەوڵەتی بۆ پێشلکاری مافەکانی مرۆڤ لە ناوچە داگیرکراوەکان لەلایەن دەوڵەتی تورکیاوە ڕادەکێشێت. لیۆناردۆ ڕۆدریگێز پیێرس یەکێک لە نوێنەرانی مالۆکا ئینتەرناسیۆنال دەڵێت لەو دانیشتنانە کە سەبارەت بە تورکیا بەڕێوە دەچێت پێشنیارێک ئاراستەی کۆمیتەی دژ بە ئەشکەنجەی نەتەوەی گرتووەکان دەکەین بۆ ئەوەی تورکیا وەک هێزێکی داگیرکرد لە سووریا و عێراق بناسرێت. تورکیا دانیشتوانی ناوچەکە لە شوێنی خۆیان لە سووریا و باکووری سووریا دەربەدەر دەکات بە پەیماننامەی دژ بە ئەشکەنجەی نەتەوەی گرتووەکان قەدەغەیە کە مرۆڤەکان بە زۆر لە شوێنی و حاڵ و ماڵی خۆیان دوور بخرێنەوە. هەروەها ڕۆدریگێز ئاماژەی بەوەش کرد کە تورکیا یاسا نێودەوڵەتیەکان پێشل دەکات و ڕایگەیاند لە بارەدۆخی ئێستادا خاکی دوو وڵاتی دراوسێ پێشل دەکات. ئێمە باسی بەشێک لە سووریا دەکەین، هاوکات خاکی عێراقیش پێشل دەکات لەبەرەوەی تورکیا بەشێکە لە ڕێکخراوەی ناتۆ پارێزراوە. ئەگەر کەسێک پارێزراو بێت دەتوانێت هەموو شتێک بکات و کەس لێپێچینەوەی لەگەڵ نەکات. لە بنەڕەت تا هەڵمەتەکەمان دژی ئەم بیرۆکەیە پێویستە تورکیا وەک هێزێکی داگیرکار لە سووریا بناسرێت. بەرژین ئۆنور ڕۆژنامەنووس لەگەڵ بڵاوکردنەوەی وێنەیەکی ئاڵای تورکیا لەسەر قەڵای هەولێر ڕخنەی تون لە سیاسەتەکانی هەرێم و پەدەکە دەگرێت و دەڵێت لە باشوور ئیتر چەقۆ گەیشتووە بە ئێسک. ئۆنور دەڵێت لە باشووری کوردستان نەریتی کۆیلایەتی لە ناو نەچۆ و خیانەت لەگەلی کورد و هاوکاری لەگەڵ دەوڵەتی تورک بەردەوامە. مێژووی کورد هێندەی بەرخۆدان پڕە لە خیانەت و کورد جارێکی تر ڕوبەڕووی سیاسەتی جۆنۆساید بووەتەوە. هەروەها ئۆنور بارودۆخی ئەمڕۆی هەرێمی دەڵێت بارودۆخی ئەمڕۆی هەرێمی کوردستان لە خیانەت تێپەڕیوە و بووە بە دەوڵەتی کۆیلە و بندەست. ئەو سەربازانەی قەڵای هەولێریان بە ئاڵای تورکیا نەخشان جێگەیان بە تانکەکانی تورکیا داوە و پەیامی بەخێربێن بۆ تورکیایان لە بەردەم ئامێدیە بە خەڵک داوە. بەرژین ئۆنور جەخ دەکاتەوە تووڕێی و ناڕازیبوونی گەلی باشوور لە بەرامبەر هەوڵەکانی داگیرکاریدا هەیە، بەڵام ئەم تووڕەیە دەبێت ڕێک بخرێت و ببێتە هێزێکی بەرخۆدان. خەڵک بەڕوونی دەڵێن لە بری ئاڵای کوردستان ئاڵای تورکیا لە هەولێر هەڵواسرێت، لەگەڵ ئەوەش فڕۆکە جەنگیەکانی تورکیا لە ئاسمانی ناوچەکەدا دەسوڕێنەوە، بۆنی چەکی کیمیاوی و TNT لە هەوای ناوچەکەدا بەرز دەبێتەوە. لە شارەکانی هەرێمدا ژمارەی کۆمپانیا تورکیەکان لە کۆمپانیا کوردیەکان زیاترن و هەروەها زیاتر لە پێشمەرگەکان ئەندامانی مید بە شەقامەکانی هەرێمدا دەسوڕێنەوە. ئەمە چەقۆکە گەیشتووەتە ئێسک، پێویستە خەڵکی باشوور ئێستا بوەستن و دەست بە یاخی بوون بکەن. سکرتێری گشتی نەتەوەی گرتووەکان بە فەرمی جێگیرەوەی جنین پلاسخارت نوێنەری تایبەتی پێشووی خۆی لە عێراق دیاری کرد. ئەنتۆنیۆ گوتێرێش ئەمینداری گشتی نەتەوەی گرتووەکان بە فەرمی محەممەد ئەلئیحسان کە بە ڕەگەز عومانیا دیاری کرد وەک نوێنەری تایبەتی خۆی لە عێراق. بەمەش ئەلئیحسان لە شوێنی جنین پلاسخارتی هۆلەندی وەک نوێنەری تایبەتی سکرتێری گشتی نەتەوەی گرتووەکان لە عێراق دەست بەکار دەبێت. محەممەد ئەلحەسان شارەزایەکی باشی لە کاری دیپلۆماسیدا هەیە و پێشتر بۆ ماوەی 30 ساڵ لەم بوارەدا کاری کردووە و لە ساڵی 2009ەوە نوێنەری وڵاتی عومان بووە لە نەتەوەی گرتووەکان. هەروەها چەند بەرپرسیارەتێکی دیکەی لە وەزارەتی دەرەوەی عومان هەبووە.
لە وڵاتانی رووسیا و بلاروس و ئوکراینە و ئەرمەنیا کاری دیپلۆماسی کردووە. لە ئاستی خوێندنیشدا محەممەد ئەلحسان بڕوانامەی بەکالریۆسی لە زانستی سیاسیدا لە زانکۆی واشنگتۆن لە ئەمریکا بەدەستهێناوە. دواتریش بڕوانامەی ماجستری لە پەیوەندی نێودەوڵەتیەکان وەرگرتووە و دکتۆراکەشی لە بواری ئابووری لە زانکۆی مۆسکۆ بەدەستهێناوە. بەپێی ئامارەکان و زانیاریەکانی ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ لە سەرەتای ئەمساڵەوە و تاکو ئێستا 54 ژن لە ناوچە جیاوازەکانی جێردەسەڵاتی حکوومەتی سووریا کوژراون. ئەوەش خراوەتە ڕوو سەرباری کوشتن ئەو بارودۆخە خراپەی ژنان تێدا دەژین لە سووریا ناتوانن مافەکانی خۆیان بەدەست بێنن. ڕوانگەی سووری باس لەوەش دەکات کوشتنی ئەم ژنانە لە کاتێکدایە سەدان ژن لە نێو بەندینخانەکانی حکوومەتی سووریادان و چارەنووسیان نادیارە. محەممەد زەکی ئیرمێز پەرلەمانتاری بازنەی شەرنەخی دەم پارتی سەبارەت بە تاڵانکردنی سامانە سروشتیەکانی کوردستان ڕاگەیان بە هاوکاری حکوومەت و کەرتی تایبەت سروشتی کوردستان لە شەرناخ لەناو دەبرێت. ئێرمێز جەخت دەکاتەوە وێرانکاری و لە ناوبردننی سروشت بە دڵنیایەوە پەیوەندی بە پرسی کوردەوە هەیە، بۆیە لەو باوەڕەدایان تا پرسی کورد چارەسەر نەکرێت ئەم جۆرە کردەوانە بەردەوام دەبێت. هەروەها ئێرمێز ئاماژەی بەوەشدا کە لە دوای ساڵی 2016ەوە حکوومەتی ئاکەپە مەهەپە بە سیاسەتێکی نوێ بە ناوی ئاسایش لە ڕووی کۆمەڵایەتی و ئابووری و هەروەها ئێکۆلۆژیەوە هەوڵدەدات دانیشتوانی ناوچەکە ڕوبەڕووی کۆچبەری و بەجێهێشتنی شوێن و ماڵی خۆیان بکات. ئێرمێز دەڵێت تا ئێستا چەندین بەیاننامەی ڕۆژنامەوانی بڵاو کراونەتەوە و ڕێپێوانێک بە ئامادەبوونی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و ئێکۆلۆژیستەکان بەڕێوە چووە. سندیکای پارێزەرانی شەرناخ سکاڵای تۆمار کرد و تاوانباران دەستنیشان کران، بەڵام هیچ ئەنجامێک بەدەست نەهات. حکوومەت ڕێگەنادات کەس بە دوای ئەو پرسانەدا بگەڕێت و داواکاری سیاسی تۆمار بکات. بە گوێرەی ڕاگەیاندراوی پارێزگای شەرناخ زۆرێک لە ناوچەکان ناوەندی شار و شارۆچکەکانی سلوپی، قلابان و ئەلکێ بۆ ماوەی 15 ڕۆژ وەک ناوچەی ئەمنی تایبەت ڕاگەیاندرا. بەستا، گابار، جوودی و فەراشین بەشێکن لەو ناوچانەی کە قەدەغە کراون. قەدەغەکردنەکە تا 30 تەمموز بەردەوام دەبێت. ئەو ناوچانەی ئاماژیان پێکراوە ساڵانە هەر 15 ڕۆژ جارێک بە شێوەیەکی هەڕەمەکی بەڕووی خەڵکی مەدەنی ناوچەکە قەدەغە دەکرێن. ڕێکخراوی مافی مرۆڤی عەفرین سووریا ڕایگەیان ئاگر لە دارستانی گوندی هۆبکەی سەر بە شارۆچکەی ڕاکۆ لە کانتۆنی عەفرین و شەهبا کەوتوێتەوە. هەروەها ئاماژە بەوە کراوە کە ئاگرەکە لەلایەن بەکرێگیراوانی سوپای داگیرکەری تورکیاوە دەستی پێکردووە و خەڵکەکە لەو شارە نیشتەجێ بوون و باس لەوەش کراوە کە ئەو چەتە و خەڵکانەی لە عەفرین نیشتەجێ بوون ئاگر دەکەنەوە بۆ ئەوەی خەڵوز دروست بکەن و بیفرۆشن. ژمارەیەک شێخی هۆزەکانی عێراق لەبارەی لەشکرکێشی و داگیرکاریەکانی دەوڵەتی تورک لە باشووری کوردستان و هەروەها پشتیوانیان بۆ پەکەکە ڕاگەیاندراوێکی هاوبەشیان بڵاو کردەوە و دەڵێن دەوڵەتی داگیرکەری تورک بەردەوامە لە هێرشە سیستماتیکەکانی بۆ سەرخاک لە هەرێمی کوردستان. ئێمە زۆر باش دەزانین پەکەکە شەڕی تێرۆر و داعشیان دەکرد، بەڵام تورکیا پاڵپشتی داعشی دەکرد. هەموو ئەو کارانەی دەوڵەتی تورکی داگیرکەر دەیکات تەنیا بە ئامانجی هێرشکردنە سەرگەلانی عێراق و بەگشتی بە تایبەتی کووردە بە ئامانجی داگیرکردنی ناوچەکانی هەرێم. هەروەها ئاماژیان بەوە کردو ئەو هێرشانە بۆ ئاستی تاوانی جەنگی کە مرۆڤایەتی و سروش تێک دەدەن زیاد دەبن. لە بەرامبەریشدا پەدەکە و حکوومەتی بەغداد سەبارەت بە تاوانەکانی دەوڵەتی داگیرکەری تورک بێدەنگن. خدر حاجی میرزا سەرۆک عەشیرەتی قیرانی ڕخنەی لە بێهەڵویستی عێراق بەرامبەر هێرشە ئاسمانیەکان بۆ سەر شنگال گرت و وتی ئەگەر یاسا نێودەوڵەتیەکان و سەروەری عێراق هەبوایە ئەوە هیچ دەوڵەتێکی دیکە ئاسمانی عێراقی بەکار نەدەهێنا و پێویستە عێراق سەروەری خاکەکەی بپارێزێ. خدر حاجی میرزا کە سەردانی پرسەی مراد میرزا ئیبراهیم پەیامنێری کەناڵی چرا FM کرد ناڕەزایەتی خۆی لە دژی هەیرشەکانی دەوڵەتی تورک و بێدەنگی عێراق دەربڕێ و وتی ديروا هاتنا ما هم هاتن مشاركة بحزناوان بكم هاتنا سر بخير خيرا رحمتي مرادا او بس لخوش مالا دوم خالتي اللي ما قيراني ابون ما حسابتكن او شي قيراني مروفيد ما خير وشر يكبون خذي برحمين ومريد قدارة والشهيدة عمك وشهيدة
هفته 4 فرمان شهیدت خطا آزادی نری نامه سیاده عراقی نگه سیاده عراقی هباد حکومت ترکات طائرة خود سر اسمان عراقي او نتكنو طائرة دولة ديتري سر اسمان عراقي هبتش مناتي نتشونو ندهاتنو حكومته سيادة خو حكومته حدود خو سنور خو زفت كربانو جيش عراقي جيش كي قوي جيش كي شجاعة كقائد كي يوقع قوتي قائد فعلا قائد بهابا كاريبا ستري سر وضع عراقي بكا الفيدري امنيري نامه اش بلنغاز ارنتي حكومتين نه بلنغاز بكتته حكومه جرا وكدوتري ميليشيات واحزاب انه هذيك بيجي ازونه كي تري عربي بيجن قويه على كل مستوى الشغل الفيدريا وریشە مرادی چالاکوانی مافی ژنان زیاتر لە 11 مانگە لە دۆخێکی نادیاردا دەژی و زیاتر لە مانگێکە پەیوەندی لەگەڵ خێزانەکەی و دەستگەیشتن بە پارێزەری لێ قەدەغە کراوە. پێی زانیاریەکان وریشە مرادی بەدەست چەند نەخۆشیەکەوە دەناڵێت و بە زەحمەت توانای ڕۆشتنی هەیە. هەروەها لە ماوەی 3 مانگی ڕابردوودا دووجار بەهۆی نەخۆشیەوە ڕەوانەی نەخۆشخانەی دەرەوەی زیندان کراوە، بەڵام چارەسەری تایبەتی بۆ وەر نەگیراوە. لە 2 هەفتەی ڕابردوو لە سەروبەندی دوهەمی دانیشتنی دادگاییکردنی ئەم چالاکوانە پاش ئەوەی پارێزەرەکانی بۆ لێکۆڵینەوە لە دۆسیەکەی چوونە لقی 15 دادگای ئینقلابی ئیسلامی تاران ئاگادار کرانەوە کە مافی دەسڕاگەیشتنیان بە دۆسیەکە نییە. جێی ئاماژەیە دوای دەستگیرکردنی وریشە مرادی و گواستنەوەی بۆ بەندی 209 ژنان لە زیندانی ئێڤین لە مانگی شوباتی ئەم ساڵدا بە تۆمەتی ئەندامەتی یەکێک لە گروپە نەیارەکانی تاران و یاخی بوونەوە لەلایەن لقی 5 لێکۆڵینەوەی دادگای گشتی و شۆڕشگیری تارانەوە ڕەوانەی لقی 15 دادگای شۆڕشی تاران کرا. بڕیار بوو یەکەم دانیشتنی دادگا لە 13 ئایارە بەڕێوە بچێ، بەڵام بە هۆکارێکی نادیار هەڵوەشایەوە و لە 14 ئایاردا بە فەرمانی دادوەر بۆ ماوەی 3 ڕۆژ بۆ ژووری تاکە کەسی بەشی 209 گواسترایەوە. هەواڵەکانمان پێشکەشکردن هەر شاد بن.